إنما المؤمنون الذين إذا ذكر الله وجلت قلوبهم وإذا تليت عليهم آياته زادتهم إيمانا وعلى ربهم يتوكلون. یەکێکی تر لە نهێنیەکانی حەج خۆشەویستەکانم یەکخستنی ریزی مسلمانان یەک قیبلەیان هەیە، یەک خوا ئەپەرستن، یەک پێغەمبەریان هەیە، یەک دینیان هەیە، ڕوەکەنە یەک شوێن لە کاتی نوێژەکانە، کاتەکانی نوێژەکانیان یەک کاتە، کاتی ڕۆژویان یەک کاتە، کاتی حەجیان یەک کاتە. ئەی ئیتر ئەم تەفریقەیە بۆ؟ ئەی ئیتر ئەم دووبەرەکی و یەکتری ڕاکێشانە بەرەو ئەم لا ئەولا بۆ؟ ئەی بۆ؟ لەبەرچی مسلمان بکوژێ؟ لەبەرچی مسلمان عەزیەت بدا و ئازار بدا؟ لەبەرچی مسلمان غەیبەتی مسلمان بکە؟ لەبەرچی ئێوە یەک قیبلەتان هەیە، ئێوە یەک خواتان هەیە، ئێوە یەک پێغەمبەرتان هەیە، ئێوە یەک دینتان هەیە. لەوەیە فەرقی بەینی کابرایەکی ئەندەنووسی و کابرایەکی بەرازیلی نییە. لەوێ لە یەک شوێناکو ئەبنەوە، کابرایەک لە ئەمریکایە و کابرایەکی تر لە یابانە، لە یەک شوێناکو ئەبێتەوە. فەرقی بەینی هیچ لەگەڵ هیچیان نییە. لە دەوڵەتەکانی دنیاوە هەموو سەرانسەری ئەم دنیاە مسلمانان ڕوئەکەن ئەو شوێنە بەبێ ئەوەی فەرقی بەینی یەک کەس لەگەڵ یەک کەسی ترابێ، کەوابوو لە ڕۆژی قیامەتیشە هەروایە. لە ڕۆژی قیامەتە ناخواتەوە من قینم لەم نەتەوەکە بێ و قینم لەوەکە بێ، لەبەر ئەوەی من ئەمەم و ئەوە نیم، یا ئەم عەشرەتەکەم و ئەو عەشرەتەکە نیم، یا ئەم تیرەکەم و ئەو تیرەکە نیم. ئەمانە ناخواتەوە براکانم. هەموومان کوڕی یەک پیاوین، ئەویش لە خۆڵ دروست کراوە. ئەگەر بڵێ من کوردم ئەو عەرەبە، ئەی باشە پێش ئەوەی کورد بی چی بووی؟ پێش ئەوەی کابرایەک هەبێ ناوی کورد، کابرایەکی تریش هەبێ ناوی عەرەب و کە ئێمە لەنەوەی ئەوە هاتبین، ئەی پێشا چی بووە؟ پێش ئەوە خۆ نە کورد بوو نە عەرەب بوو. ئەی پێشا چی بوو؟ پێشە ئادەم بوو. ئادەمیش لە هیچمان نییە، نە کوردە و نە عەرەبە و نە فارسە و نە تورکە و نە ئینگلیزە و نە هندیە و ئادەم کوڕی خۆڵە، لە خۆڵ خوای تەعالا دروستی کردووە. ئەلێرەوە خوای تەعالا فێرمانەکە ئەوەی کە ئێمە لە پێناویە زۆربەی جار یەکتری عاجزەکەین، یەکتری بێزارەکەین، یەکتری ئەکوژین، ئەوانە هیچی ئەساس نییە و ئەسڵ نییە و ئێمە هەڵەین. ئێمە ئیشەکە لە کووردا نەماوە براینە، لەوەش بچووکتر بۆتەوە، گەیشتۆتە حەدی ئەوەی کەوا ئەم حزبەکە ئەو حزبەکە لەناو ئەبا، ئەمەکە لە ئەوەک پاشخوری ئەوەکە ئەدا، لەوەش بچووکتر بۆتەوە لەناو حزبێکە باڵ دروست بووە، لایەن دروست بووە، جەماعەتی فلان و لایەنگرانی فلان و ئەمانەش دروست بووە. ئەی توخوا براینە هیچ کەسێ لەم دنیاە، هیچ کەسێ چەندێ گەورە بێ حتا پێغەمبەریش بێ، شایستەی ئەوەیە کە ئێمە لایەنگری ئەو بین، ئێمە لە پێناوی ئەوە خۆمان بین بە کوشت، ئێمە لە پێناوی شخصێکە. شخص براینە هەمووی مرۆڤن و عەبدی خوان. کەسێ کە شایستەی ئەوە بێ ئێمە لە پێناویە هەموو شتێ بکەی کە خوای پەروەردگارە. جگەل لەخوا ئەوەکانتر هەمووی بخەنە لا براینە، هەمووی بخەنە لا. واللهی حەیفە مسلمانێ بڵێ من ئەو حزبەکەم، یەکێ بڵێ من ئەو حزبەکەم. حەیفە مسلمانێ بڵێ من ئایدی فلان دەوڵەتم، ئەو بڵێ من ئایدی فلان دەوڵەتم. حەیفە مسلمان ئاوا بێ. بۆیە حەج یەکێک لە مەبادیئەکانی ئەوەیە گشتمان کۆ ئەکاتەوە، ئەو کاتە ئەزانی کە فەرقی بەینی تۆ و کابرایەکی ئەو پەڕی دنیا نییە. گشتمان وەکو یەک واین، وەکو یەک عیبادەتەکەین، وەکو یەک سوجدە ئەبین، وەکو یەک تاعەتەکەین، ئیلا لە بڕێ مەسائیلی بچووکە. هەر لەوێشە ئەو دەرسێش وەرەگرین. ئەو مەسائیلە بچووکانە کە ئێمە هەندێک مامۆسا هەبوون لە کەلارە باسی ئەو کاتە ئەکەم کە من لە مزگەوتی تەقوا بووم، زۆر دژایەتی منیانە کرد لەسەر بڕێشتی بچووک. ئەو کاتەشتان خەڵق نەوەچوو بۆ حەج، ڕێگای حەج داخرابوو لەسەر شتی ورد. ئەم شتە وردانەی کە ئیمڕۆ خەڵک لە ناو مزگەوتەکانە شەیطان گەورەی کردوتەوە، خەڵک لە پێناوێ ئەم لەگەڵ ئەوە قسە ناکە، ئەم مەرحەبای ئەو ناکە، ئەم لوتە کاتە لاوە، ئەم ئەڵێ من ئەمە وەک من نییە. ئەمەی کە گشتمان ئێستا وەک یەک نوێژەکەین، بەڵام شێوازی نوێژەکانمان لە هەندێک شتی بچووکە جیاوازە، شێوازی ڕۆژۆکانمان، شێوازی زەکاتەکانمان. ئەوانیش دژایەتی منیانە کرد لەسەر بڕێ مەسائیلی بچوو. بەس کاتێ چوون حەجیان کردو گەڕانەوە زۆر گۆڕان،
تیان بابا ئێمە بۆچی مەشاکل دروستکەین دەست لە کوێ بگیرێ دەست لەسەر سێنگ بگیرێ لەسەر ناوک بگیرێ لە ژێر ناوک بگیرێ هەر نەگیرێ ئەمە مسلمانان لەوێ گشتیان بە یەکەوە نوێژەکەن و فەرقی بینی ئەمەکە و ئەوەکە نییە ئەی باشە ئێمە بۆ وامان ئەکرد ئەی باشە ئێمە بۆ ئاوا دژایەتی یەکتریمان ئەکرد ئەو کاتە برا بەڕێزەکانم لەوێ ئەوانت بۆ دەرئەکەوێ ألم تر كيف ضرب الله مثلا كلمة طيبة كشجرة طيبة أصلها ثابت وفرعها في السماء